لا هەرکوێک هەن و بینەری زوو من ئەم کاتان باش تورکیا لە باکووری کوردستان لە خودی تورکیا خۆی دەستی ئاشتەوایی بۆ کورد ڕاکێشێ دووبارە باسی ئەگەری دروستکردنەوەی جۆرێک لە پرۆسەی چارەسەری ئەکا بەڵام لە ڕۆژاوای کوردستان ڕاستیەکەی چەند ڕۆژێکە هێرشەکانی بۆردومانەکانی دەست پێ کردوێتەوە و ڕاستیەکەی دەست لە هیچ ناپارێزێ ناوەندە با بڵێن خزمەتگوزاریەکان دامەزراوەکانی سوتەمەنی وزە و کارەبا و چەندین ناوەندی دیکەی خزمەتگوزاری لە ڕۆژاوای کوردستان هەر وەکو جارەکانی پێشوو کردوتە ئامانج. قسەی تورکیا بۆ ئاشتی لەگەڵ کوردانی باکووری کوردستان لە چی و بردومانەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان لە چی؟ بردومانەکان ڕاستیەکەی هەر بەهۆی بیانوەکانی پێشووەوەن و ویستی تورکیا بۆ دژایەتیکردنی ئەزمموی دیموکراتیانەی ڕۆژاوای کوردستان یان ڕاستیەکەی پێدەچێ پەیوەندی بە پێشهاتەکانی ناوچەکەشەوە هەبێ هەتا دێت سنووری ململانەکان و شەڕ لە ناوچەکە فراوانترە بێ چۆتە لوبنان یەکێک لەو مەدانانەی کە ترس هەیە شەڕی زیاتری بچێتە ناو بە دڵنیاییەوە سووریایە. ئەم دەستدرێژیانەی ئەم جارەی تورکیا پەیوەندیکی دیاریکراوی بە ململانەی ناوچەیەکانەوە هەیە یان نەخێر هەر درێژە پێدەری هەوڵەکانی پێشوێتی بۆ دژاتێکردنی ڕۆژاوای کوردستان لەو نێوەندەیە تورکیا ماوەی پێشوو زۆر داوای لە جۆرێک لە نزیک بوونەوە و با بڵێن گفتوگۆ و ئاشتەوایی لەگەڵ ڕژێمەکەی بە شارەسە دەکرد ئەوانە نەگەیشتن بە هیچ شوێنێک. ئەی لەو نێوەندەیە ڕاستیەکەی گفتوگویەک لە نێوان ئیدارەی خۆسەر ڕۆژاوای کوردستان و دیمەشق هەیە یان نا؟ من هەموو ئەمانە لەگەڵ بەڕێز ساڵح موسلیم گفتوگۆکەم بەڕێزیان لە ڕۆژاوای کوردستانەوە میوانی زوومی ئێمن. هەڤاڵ ساڵح موسلیم سلااوت لێبێ هیوادارم زۆر باشبی. من با بڵێن بە بردومانەکان دەست پێەکەم ڕاستیەکەیەوە 4-5 ڕۆژە تورکیا دووبارە هێرشەکانی سەر ڕۆژاوای کوردستانی دەست پێ کردوێتەوە. من لە ڕووی تەوقیتی هێرشەکەەوە ئەمەوێ ڕێی ئێوە بزانم. تەوقیت و بەستنەوەی بە ململانەکانی ناوچەکە شەڕ و گرژیەکانی ناوچەکە ئیسرائیل لەگەڵ ئەوەی ناونراوە بەرەی مقاومە. ڕاستیەکەی ئەم هێرشانە دەچێتە چوارچێوەی ئەو ململانەیەوە یان نەخێر هەر درێژە بێدەری با بڵێنێ درێژە پێدەری سیاسەتەکانی پێشووی تورکیایە بەرامبەر بە ئیدارەی خۆسەر و ڕۆژاوای کوردستان. لطفی هەیە ji bo meselê wa êrişê dawayê jî wekû zaran sê rojî nîro roja çaran zêdetir bûye êrişê xwe nesekinan her der xerab kirin her der hîştin doh jî wekû zaran ê fermandarê ê Fesedê Serêz Meslûm Ebdî derket û tişta gotin yanî hem şîrovek kirin hem jî ew ê xwe ayna ziman yanî kuwa şara bisekine ku nesekine jî ve ew ê mehîn tûj be yanî vê berstîrê me gelekî tûj be li ser vî hewî îro em dinerin tiştekî êriş kêm bûne yanî êriş heta natina hîn heta nakarê xwe kine digerine li jor lehîn îro li ti dera naxistin heta şevî çûnê jî tim lê xistin profbaran bikirin gundê nêzîkî şînor arêne. Îja ji bo meselê waya têgîriya xwedê re hêtine waya tiştekî mijarek kûr e yanî ji xwe mesela ji bo aramiyê û çareserkirinê pirêkî xwe ji ber e ji me jî anî ziman derdorê me jî ayîne ziman ku bi rastî rojdatê navîn ku aramiyê dixwazin lê çêbibe dixwazin şerkên berî her tiştî wek pirsgirêkê Filistînê çawa rojdatê navîn tevlihev kiriye ê Kurdan jî pirsgirêkê Kurd jî wiha ye yanî pirsgirêkê Kurd çareser nebe wê çare û tiştê xwe îro dibin jî yanî bêguman
واجي أنا زمان تشتغل لسوريا ولبنان وشتيدين دولان ويا بيشكي بروجات يعني براسي قال لك عن ديفيجن شر جهان السيامين بشر جهان السيامين جي بين شر يكمين شاوان سيستم جهاني هذا بويرتا دولتنا تودر كتن سر شر جهان السيامين دو مثلا روجالات وروجاوا در كتن كومونيست وكابيتاليست در كتن شاو شر صار در يعني سيستم مكاني شيرو نحن شر السيامين در جد سيستم مكاني إيدنا ده أبوكنا وواجه رو بهوا کی توش روزات نازی بنازه یعنی سیستم دنیجی تیگه اما سیستم روزات نازی جش خبر و بره ورق گوهد یعنی همه سیستم ده گوهد که دستلاداران سروری حتی که سینور اکتر عوضی بینه گوهد اما دوه پیوازه دنه دوه مرحله واجه به گمان گله گوهد نازم روزات نازی در فراوی باید استراتژی هیدن هجمان مثلا کسی که به واجه خراب کن بین حماس واجه خلاص کنه حزب الله واجه خلاص کنه این مایجی لبنان و سوریه عراق و یمن و ترکیه و دارن جدنه و حتی ایران جدنه حتی به سیستم توجه کن دیگه من به تطور شد هره باید جالی کی داشت جالی دیم دا تركيا سياستك لدرجة كردان بماشين جدا سولان وكردان يعني جدا حضار شوردان وحطانها فلانا كفانا وفلانا فاجي كنا كردان بالواشنطن الكردي أو فلانا فده سولنا الشاب ناس أكنا شو باكرد به شو لروجاوات به شو باشور به شرف ناس أكنا أو شراجي جيشت آسته كتركي بلاستر يعني فين فرق أو شريحان اللي بيجي جاني كل ناشنال حتى فاصل كردستان نبي يصير يعني جيشتي ختمه جيشتي درجة باش وذكر رجلات نازين جبير جورا يعني جبر وياوي في ويستا تركي جواب تقاضي باش زور باشا وقابل كونها أوبيتي يعني تشتغلنا فوق راوي باكشري قلتي وأردوغان جيرا أكيد كري جيرا تخاو كري بني عم كردي دويجا جرات خاوكري وأنا عجب راسنا مثلا الوضع يعني حتى شو درجة جديدة لنا جديدة هما كونجكتوري سياسي وكان الرجلات نامين وشاركوا روش تركي جيشتي كي اللي صار هنا فرض كيف وكان راسنا عجب راسي القانون قبل بكون يا مقام دو مسألة ده أنا هو مثلا إيش أنا أنا هو يجري عليه كذا خراب بكير يعني براستي بدي بوجه بيني فاصلا قال شيء شو زۆر باشە هەڤاڵ ساڵح مسلیم ینی 4-5 ڕۆژ هێرشەکانی تورکیا هەندێک قورس بوون ناوەندی جاجاشی کردە ئامانج هێرشەکان کەمتر بوونەتەوە لە دوای پەیامەکانی مەزلوم عەبدی و ڕاستیەکەی هەندێک وەڵامی دیکەی ئێوەش هێزەکانی سووریای دیموکرات لە چەند شوێنێک هێرشیان کردە سەر ناوەندە تورکیەکان ئەمانە هەمووی وای کرد کە هێرشەکانی تورکیا هێورتر کەمتر ببنەوانێ بێگومان گەلک ینی باندۆرە خۆ بەرێ حەز تشتی يعني برج الشر كرنا أو كرنا وظننا نهفة يعني نوع دنا بيشكي ظلم التركي كورتي وتشتي كورتي بعد جوانا أما ظن بلكي دفاش بردها يعني جبال بمسألة ده نهيزن مثلا هنا هيزن روسيا هنا في أمريكا هنا لبدره كواليسيون نوع نتوي هنا زرار ديجي وبرستيجي يعني تركان مثلا دوه ديريش خدا إيريش تقدر قرتيجه إيه خد أو حبس داعش كدار كبير بوجش كان خرابة يعني زرار ديجي يشكر ده كواناجي هنا ضغط لسات تركي ترى إيماجي ترى تجدي مظلوم جبوالا نايا تجدي أودي إيريش إيماجي يعني ترتيبين دستي ترى لقلق قلق جون لشكر تركيا إجمارك جي وأطنب إجمارك جي بەڕێز مسلیم لەو ناوەندە هەندێک شت بۆ من گرنگە حەزەکەم بیزانم ڕاستیەکە یەکەم
بۆچی هەموو جارێک تورکیا کە هێرشەکات بردومانەکە ڕاستیەکەی زۆر جار ئەو زیندانیانە و بەندیخانانەی کردوتە ئامانچکە چەکدارانی داعشی لێ بووە ئەم جارش بە هەمان شێوە پێم وابێ کارێکی لەو شێوەی کرد ئەمە کاریگەری لەسەر ئەمنیەت و ئاسایشی ڕۆژاوای کوردستانەکە و ئەم بردومانەی ئەخیر هیچ کاریگەریەکی هەبوو بۆ ئەوی بەشێک لە چەکدارانی داعش چوزانم شتێک لەو بابەتە بتوانن هەڵبێن لە زیندان لە دەست هێزەکانی ئێوە ڕابکەن بەڵێ ناو کەولادی چێردێ جێ گرتێن داعشە کورکێ دەرە ئەوی و پێر لەدا دۆرێ گرتیگاکە لە دێریکە لێ دەرە لێتا لێ دەرە لێتا و لە هەندەر بۆێران گرتیگە هەیە چناک و بەرێژی سەرهەڵدانە حەبسیان تێدا چێبوو جارێکە دین هەبدە تەبگەرتن ئەو کردن خواستن و رابن یعنی رابن ئەو ئەسیانە بکەن جوان شتانات دەبن واکی دین شتێدینی هەنێک تەوری گرێ من هم خوشحال لبه داره دبه لطار چینار دبه یعنی با هیزانات مانی ایریش دکن هیزن قطع ده یعنی هیزن سوریا دموکراتیک و شما مجبور دبینم هنک لشکر خود خوشحال ناش اتنا لدر دور دیره و لراقه و نوا دورنا هیزن خوشن دا بکشن جبو خواست داره پاراستن گل بکن پاراستن حریم نبکن اوه کنه داعش الوه داره جی سربست کنه بازنه هین دیپر سربست حرکت بکر یعنی کانون هین جالتان زیادتر بکن مجبور شلی وان برداشت نتکنه ڕوونە وەشتانە بشکی دەبینن و ترکی تەویزیۆ ویشتێ بەکە ئامانجە باش بووە تێکەی ئێوە هەموو جارێم پەیامەتان بە ڕۆژاوای هێزەکانی با بڵین وڵاتانی ڕۆژاوا هاوپەیمانی نێودەوڵەتی بە تایبەتیش ئەمریکا و رووسیا داوە بەڵام ڕاستیەکەی هیچ جارێک ئێمە کاردانەوەیەک قسەیەکی جددی لەبارەی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان نە لە ئەمریکا جۆمان لێبوو نە لە رووسیا ئەمە بۆ وایە لە کاتێکام هێرشانە بەردەوام ئێوە دڵنیای ئێن لەوەی کە یان نیگەرانن لەوەی کە کاریگەری لەسەر شەڕی دژی داعش ئەبێت و ئەم جارەش بێ هەڵوێست بوون ئەنە بەرەژی دەبوو نەهاژی دەبێ ئەنیش بەروی اینجا بەلکی ژمارە زەڵال نابێژن ئەمە هێزن هەنە قۆناغە داعش بپێشکە بێ یان داعش جار پێدین بەگەرە کشکی یان بە ترکیە دەبێژن دەبێ بۆ تشتێ ناڕاستە گەرەک ناکی اینجا ترکی عالم گلوان کرده لیان جوا ایریشی آنا کنفتی ما بشتیم دایه که بخوازه برا لزرگانه بید بخوازه برا در دوری بنده من بچه بخوازه برا العفرینه بید انا جوان داره جی گلک بندهی خواهد چه بید يعني لشکری ترکانجی چه بید چطانجی چه بید يعني عسكري تركي اللي صار عرضي سوريا فضل سرباس شخص الله يخليه عطينا من التلويد هجي سرباس او جوارت فرد خارجي اخر جا برز مسلم يعني نفر بجن جبور شد الاشكالي زور باشا وانا جدي كوين تهديجي دبي دبي هو يرو كم كلمه بلكي يرو شاد واسطه احنا بلكي او شيء جدي صدق لا ما نهار واسطه جا ئەمڕۆ سەرباری ئەو بێدەنگیانەی ئەمریکا و رووسیا بەگشتی کۆمەڵگەی نێودوڵەتی ئەنجومەنی جێبەجێکردنی ڕۆژاوای کوردستان با بڵێن هەندێک داواکاری هەبوو یعنی لە وڵاتان بە تایبەت ئەوەی کە زۆر گرنگە داوای ناوچەیەکی دژەفڕینەکە لە ڕۆژاوای کوردستان ئەمە زیاد لە جارێ ئێوە داوای ئەو ناوچەیەکەن هەر بەڕاستی بۆ گوێیەک نییە گوێی لەم داواکاریەی ئێوە لە ڕۆژاوای کوردستان بێ هەتاکەی ئەمریکا و رووسیا ڕاستیەکەی کارێک ناکەن بۆ ئەوەی هێرشەکانی تورکیا دژ بە ڕۆژاوای کوردستان ڕابوەستێ ڕابگیرێ گەشتبینن بەوەی ئەم جارە ناوچێکی دژەفڕین لە ڕۆژاوای کوردستان دروست ببێ یان نەخێر هەر وەکو جارەکانی پێشووە بەڵێ ئەم نزانم شت ناوبەری ئەوەندە چێ بوویە لە مەسەلەی قەدەخەکردنی بڕینیان بۆ یەک ژەیە یعنی ji ber sînorê me giştî behev re herê me Kurdan Tirkiyê bi seraberê sînor dirêj kire çend kîlometrê êwe çawe topê xwe yani mesayê xwe heta çend kîlometrê da yani dixwaze bira topbaran ve dixwaze bira ve û dronê xwe jî bi ser sînor ve dimeşin ew dikin û davêjin di gundê mezkîne yani heta 10-20 kîlometrî xwe hem dirê
هذه من هذا إذا مثلا بس فرو كونتانا كذا كذا كم كثير ناس يعني دبي تيش ندينها من تركي ربنا تلقنكو يريش سبيلنا كي يريش بلدنا كي يعني هو يريش توباران تركيا كي إذا دبي زي مثلا نجتينا يعني إيه ما حطونا مثلا باشتي ما أنا التجارة بهندري تركي ده ما يعني جي باشتي بداينا إيه ما تزرع توباران تزرع بقى لتركيا نفس الهندري تركي العامة لشكرة كتار عربي سورينا إمانات فينا ويا فرصة ناجي إيه هذه نعمة إيدي بتشتغل يعني كم تشتريك ده تشتريك كل حتى سكان ده تشتريك ده يعني روسيا جو أمريكا ولدار ده قوات جديد أنا بينك أمريكا في وجه تمام أصلي كردان شقرا برا ولينا بشتن برا يعني بصير ناصر يعني شكل زورة يعني باش بەڕێز مسلیم جگەل لە با بڵێن هێرشەکان جگەل لە مەسلەی با بڵێن فڕۆکە و هێرشی ئاسمانی تورکیا ترسێکتان هەیە لەوەی کە سەرباری داگیرکاری لە هەندێک ناوچەکانی ڕۆژاوای کوردستان گوێت لێمە ئێستا ڤاڵ مسلیم باش سەرباری هێرشەکان سەرباری بردومانی ئاسمانی و فڕۆکە ئەوانەی تورکیا هیچ مەترسیەکتان هەیە بۆ ئەوەی کە لەسەر زەویش ڕاستیەکەی تورکیا جوڵەیەکی تر بە گروپە چەکدارەکانی نزیک لە خۆی بکاوە ناوچەی دیکە لە ڕۆژاوای کوردستان داگیر بکە سەرباری داگیرکاریەکان لە ئەفرین و چەند ناوچەیەکی دیکەش لە سەروبەندی هێرشە ئاسمانیەکانە تورکیا و گروپە نزیکەکانی هیچ جوڵەیەکی تریان کردووە لە سەرزەوی بۆ داگیرکردنی ناوچەی دیکە؟ بەڵێ ئەو هێزیوانەتم هەیە لێ هەمان بێگومان ئێمەژی خێرەخواانە ئەوانانە ئێمەژی ئامادەکان بۆ شاری باژایی ترکێکی چاوکریە خەترێت تێدا شاری باژایی بخوازە برە ئەو بێ خوازە برە چەتەی خۆڵ ناخوازە شاری باژایی بکە ئەژبەرگاویژی يعني راسة كبارة بكنا البطان بسيطنا أو بكنا حقاني العالمون بالرجال نتفاضل بتيش طوارا داما هيدا لشكري الوادرة مجلس اللشكري بمجل بمسيبة ذيكي وحقاني بنداري دينجي يعني هيدا الزباري عارفين حرول جول شالكيان ذيكي جبارة نقن يعني مثلا دي هيدا عظماني نقن بكنا لحتى ما أو تهلبان القراب الدار الجديد جنوب الذكر كريم فرابك حتى ما تشكوه ما هكذا زور نجاب برز صالح مسلم أوي كناتوانن هيتشي ديكا هیچ شوێنێکی دیکە داگیر بکەن ئەمە شتێکی باشە بەڵام ئەوەی ئەم جارە بینیمان لە با بڵێن ئەم 4-5 ڕۆژەی پێشوو کە هێرشەکانی تورکیا کران بۆ سەر ڕۆژاوای کوردستان ڕاستیەکەی هێزەکانی سووریای دیموکراتیش لەسەر مەیدان لەسەر زەوی وەڵامی تورکیا و سوپای تورکیا و گروپەکانیاندایەوە و پێم وابێت لە حەسەکە بۆ نمونە هێرشتان کردە سەریان ئەم هێرشانە بەردەوامە بن یان مادەم بردومانەکان وردە وردە کەم بوونەتەوە و یان ڕائەگیرێن ئیترە و هێرشانەش کۆتاییان پێدێ بله tabii فرصة الدولة فرصوشي مثلا إيش كنتم أنا بسير بدنا هو فرصين الرواية يعني فرصين الرواية أطفال حتى جبو مثلا بقراندن يعني رزدار کرنے و هریمانا لفته بچه بوی باره لحظاتن اچه بوی یعنی وقت کنسپت سیاسی چه بوی یعنی روسیا دوه فضل کوارسیون نامنتوی دوه ایدی دوه به انجام ویدا بادران هاتنه دارد کرنه یعنی جی مسئله لشکری بک بیتر مسئله سیاسیه این هم با معادله سیاسی هانا کدنا با هیزان دا چه بوی کداره که تیلا خرابونک چه بیان او توازنه خراب بوده و چه جالی لشکری اینا خانه دوستار بەڕێز ساڵح مسلیم پێت وایە بەم نزیکانە ئەو هاوکێشە سیاسیەی کەوای کرد ڕاستێکی ئەفرین و ناوچەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان بەشێکیان داگیر بکرێن ئەم هاوکێشەیە بگۆڕێت و دووبارە ئەو ناوچانە ئازاد بکرێنەوە و ڕزگار بکرێنەوە لە دەستی داگیرکاری؟ بله جالی لشکری دا پسکری که مطمئن
يعني واكو موجودي والكونسبت السياسي مشترك بس يجبر وين شغال مش كان لا يعني مثلا عارفين إذا ذكرنا عارفين كنجرة وجاء قرابون وين شتان مش كيشتغلوا الشامات التصن وأي نوع يعني هناك دان هناك صار وياوي ما عن جامي وهذا إيه فورسيونه روسيا رژیم سوری ایران ونا يعني إذا أنا صار عاد سوري مش كيشنا كونسبت كده أنجام ويدا دازت من هذا الشيء هذا هذا سريفاني وجريسيتي ما نقول شو بده حلول الموضوع هذا بين أمريكا وتركيا يعني كل شيء ده كريو تيجي وين ناجوا عسكري ده عملوا سياسي ده رونا جربوا يعني هو كونسبت السياسي كلها قيمانك شيء وين بوتيدا خراب ديام بيقول باشا هفال مسلم من وقتی گەیشتم کە ئەگەرم هاوکێشە سیاسیە نەگۆڕێ ئێوە ئەگەر لە ڕووی سەربازیشەوە بتوانن ئەو ناوچانە دووبارە ئازاد بکەنەوە پێدەچێ ئەم هەنگاوە نەنێن ئەگەر قودرەتی ئەوەشتان هەبێ بیکەن نەیکەن لەبەرەوەی کە هاوکێشە سیاسیەکە وەکو خۆتان ئەڵێن پێدەچێ هێشتان ناجۆر بێ و نەتوانن ئەو هەنگاوە بنێن ئێوە چاوەڕێی ئەوواکەن یان بۆی هەیە ڕاستیەکەی ئەگەر پێش هاتە سەربازی و شەڕی ناوچەکە بە شێک لە شێوەکان بگۆڕێ بچێتە پێشەوە ئەکرێ هێزەکانی سووریای دیموکرات ئێوە لە ڕۆژاوای کوردستان ڕاستیەکەی کارێک بکەن بۆی لە ڕووی سەربازیەوە ئەو ناوچانە لە داگیرکاری ئازاد و ڕزگار بکەن وایە؟ بله ناس يكوشين ماش بوبيها يعني يكوشين ما سياسي جه دبلوماسي جه جبو كراسي بيتنا يعني أو كونسبت أنا كوشين وي إنسان حصل ما تشوي أم طرف خاصري إذا أم بخازن بوانا تنكرم بنا قواش شكل أو كونسبت واشكري وفرستريم شغلتار ناكر كيش أكو باوري وانا تشوي كراسي أو دجتي كردانا كل سنة مشتي هفته يانجي ضرر يانتنا كردانا يانجي ربنا بهوا تشنا جهاد نهيلك صنعنا هيلك صنعنا ويا بيشكي زرار يقع لكردان بيه وتبقى ينجي الوانا ناكر يعني فرصدريك ناكر المرضى النهارين وانا سياسي كوانا جهاد كان أول شارع مثلا الأشكري هي حب بوارد فارسون من رواج وفرصة أو يمجي فرصة أول شارع فانتشتي جار راستيكي بقى مضبوطي بري حبشتي كنت بقى روزگار بود که داره در بحث سیاسی کانجکتور سیاسی داره به طرف آدیسا اما حال ثروت داره زۆر باشە من دێمەوە سەری بەڕێز مسلیم من دێمەوە سەر ئەو چارەسەرە سیاسیە ئێوە بەردەوام پەیامی گفتوگۆتان ناوە هەم بە تورکیا هەم بە سووریا بەڵام تا ئێستا گوێیەک نەبووە گوێی لێی بێ من دێمەوە سەری بەڵام لەبارەی بردومانەکانەوە یەک دوو پرسیارم ما و دەچمە سەر پرسە سیاسیەکانی دیکە لە ڕووی ناوەندی وزە و سوتەمەنی و کارەباوە ئێمە بەرەو وەرزی زستانە ڕۆین بردومانەکانی ئەوانەی پێشتریش دیار بوون کە کوێیان کردە ئامانج و ئەم جارەش هەندێک ناوەندی دیکەی وزە و کارەبا کراونەتە ئامانج لەبارەی کارەبا و وزە و سوتەمەنیەوە ئێمە ئەم زستانە لە ڕۆژاوای کوردستان تووشی گرفتە بین هاوڵاتیان تووشی گرفتە بن بله نهاد تشتي كوزات ما بعد الكلام يعني ما قالي قارا وقالي مرة يقوم بهذا الجيار ما ده يفكر يعني فهمت الزود زحمتي كو نجنا هذا جدا حضر مش مزمان يعني حيش الماء الزود زحمتي بكشينا الزود زحمتي كان نبي أولي كتاب زحمتي ده صالم برد تبغى يمشي أنا فكري كهرباء مشكلة أو يعني بلاتي ما تحویل بده زانه کو ثمن چیزی زانه با ثمن پوسته ثمن آزادی ثمن دموکراسی ثمن جیان هوش کو هبر جیان که زمینی گله کی با قدره گلی ماجی ذاتن جبره دستم آماده کاری ما بیر شری گلی شورشتره گل مقا بین حسامت شجر گل بناشرتی زانن کو ما نهایت با هبر کار دستم نکه زمینی برخدا نه هیچ که نه پارتیا که آزال کشکی یعنی امروزی قال لك تشتكي فيروز ببینم و قال ما کشکی به عربی خراب کرد خراب سریان خراب و چنا تکادی نه
هم الظانن قبوش هفال صالح مسلم قال لي ما مثلا بس إيريش هات وشوي تسكين رونا وێنەیەکی ئەرێنی کە ڕاستیەکەی لە هەرچ پارچێکی دیکەی کوردستانەوە بۆ ڕۆژاوای کوردستانە ڕوانی ئەو ئیرادەیە کە ئێستا دەنگمێت هەڤاڵ مسلم وێنەیەکی ئەرێنی ڕاستیەکەی کە ئێمە لە باشووری کوردستان و بە دڵنیایی لە پارچەکانی دیکەی کوردستانی سەیری ڕۆژاوای کوردستانەکەن ئەو ئیرادەیە کە هەستی پێکرێ جا من بەلامەوە گرنگە بزانم ئەم ئیرادەیە بۆ دوای ئەم هێرشانە لە ناوەندەکانی پەروەردە و زانینگەکانیش زانکۆ هەر بەردەوامە بن ئەم هێرشانە ئەم بردومانانە گرفتێکی دیاریکراوی بۆ پەروەردە و خوێندنی زانکۆ و پەیمانگاکان دروست کردووە یان نەخێر خوێندن بەردەوامە و ڕاستیەکەی هیچ شتێک ڕای ناگرێ لذا چهو مطرسی مغول روش چوه گول امکار چند دنیا فرد کنه و امکار فرد کنه و نانه پدارنش پرنه جید تبیتی تو بارم کوی پاسی کوی که هم دور پرنه نگو باندور پاسه جیانه مثلا یعنی وقتی که هم دویجن گل شورشتر بیاویه جاری که در شهر داره هر کس کار فرد که اما دمش کار فردی برنامه یعنی ایمه جهر بنره نقاشبانی ما زنگوی ما خواندن ما خواندکاری ما هر کسی رو کار آفه راست دار تو باران چیزی بلکه خطری چیزی ریز دور دکده بس مسکنی زور بونه حتی گنده مجی یعنی داره مگلک دوران دی بودیه تو گنده مزرگانه وارینا تو باران داره گندی و داره گنده عرب جتره تو نیری جو گنده کتن حتی باران خلاص تیشه بگرین تن مالا خال گنده ما وكنت مالي فخر بيجي بوزيشن يعني قال لي ما بيرا هذه براسي بالنسبه لي جيانا تشتكي كونتم كتردود زحمتي انا راسه زور باشا لهما شنطه نازل زور باشا برز صالح مسلم يعني با هندێک پرسی سیاسیش ئیتر با بڵێن گفتوگۆ بکەین ماوەی پێشوو ڕەجەب تەیب ئەردۆغان تورکیا زۆر داوای لە ڕژێمەکەی بەشار ئەسەد کرد کە گفتوگۆ بکەن و جوابی یان وەڵامی بەشار ئەسەدیش ڕوونە پێش ئەوە بچنە دەرەوە لە خاکی سووریا اینجا ئەکرێ گفتوگۆ بکەین ئەم ڕەسمە ئەم گفتوگۆیە ئەم با بڵێن نامە و نامە گۆڕینەوە وەڵامکاریە هێشتان وەکو خۆیەتی هەڵوێستی ڕژێمی سووریا دیمەشق وەکو خۆیەتی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ تورکیا بچنە دەرەوە اینجا گفتوگۆ دەست پێیەکە بله ما دەست پێ کە دەژی مەشتەرە بۆ ئانی زمان کوچەوە ڕۆژگاتی ناوین گشتی تێگوارتە یعنی ڕۆژگاتی ناوین تێگوارتەنە سووریێژی بێگوارتەنە ترکیژی بێگوارتەنە سیاسەت بێگوارتەنە ئەو بێگوارتەنە مانە گشتی تێ نەگوارتەنە دبن بێگوهارتەنە دەخۆتە چ بکی بلکه صورت والا درکردی. اجباریوی عوده سالات کنه کدوم تو تشتی کوبوی دنیز سوری و ترکیه دبره جمعانی زمان وقت زواج تزوره. أحد اللي ناقض بزوجين أما هي لك قضاء بزوجين جبوا برجوان يسا. أوجد روسيا يعني حال ممكن يجمع هذا القضاء دورة واشتيا كتشف كتشتكي كتبوا برجوان يسا اللي سوري يجبوا أفكاري تركيا يعني وانا معه. الفواياج بالنجمة يعني جبال ديروك دجماني تركي وسوريا وتشتغلنا بتركي سوريا كذي ما تشتغلنا ما يروك إذا كانوا بدرباس فيها فترة شكل أو تشتغل بكري كل أوفي داوي وده فاندا سوالي داوي تشتغل يكو هاتن عندك سوريا بيشتري تركي هذا جي باين حطنا يودرنا وتركي رونا عادي سوريا داور كرنا وحطنا تيري يعني بنا بيشكي تيرا أنا بيطور يعني لا تشتكي ما أخلاقية قبول كرنا شيء قبول كرنا هذا تجد كذي بيكون شيء خارج كذا يعني بدورة خاص مثلا لا ما قاعد يصير ودوار وش يداوي داش يعني تركي تمام شوية بقى تشتكي بكذي سواء بيقول سواء حدش بيقول أنا رجوات الناظرين نعم أقول سيستم كني ترى وكرنا إيش بروي أقول الصناعة تبدأ شيء ناظر شو بيداوي قال لك اشتغل زمان فوق حتى أو هديتني أنا كوتري بأفضل أظن اشتغل للجام بريكس أو جناح ماشي. إيش بروي حتى خلاص يعني أنا شريك سكني أنا تشتغل شغل النادي
بەڕێز موسلم پرسێکی دیکە کە ڕاستیەکەی گرنگە بەلامەوە قسەی لەبارەوە بکەم. ئێوە بەردەوام پەیامی با بڵێن گفتوگۆکردنتان داوە بە گوێ دیمەشقا، ئەمە تا ئێستا بە نزیکەی سەری نەگرتووە. جا نازانم لە با بڵێن لە پشت پەردەی شانۆکە لە ژێرەوە ئەوەی پێڵەن خەلف الکەوالیس بەم نزیکانە هیچ شتێک هیچ گفتوگویەک لە نێوان ڕۆژاوای کوردستان و دیمەشق دروست بووە. من بۆ ئەڵێم بەم نزیکانە چونکە خۆتە زانی لە ناوچەکە شەڕێکی دیاریکرا و ململانەیەکی دیاریکرا و سەری هەڵداوە و هەتا دێ هەڵەکشێ. ئەمەش پێدەچێ هەم ئێوە لە ڕۆژاوای کوردستان هەم دیمەشق ڕژێمی سووریا ناچار بکە بیرێک لە دۆخی سووریاش بکەنەوە. دیمەشق گەیشتۆتە ئەوەی بیر لە دۆخی سووریا بکاتەوە یان هێشتان تێنەگەیشتووە؟ ئەمە خاوەن حەتانها سووری هین ئەو گۆوەرە چێ نەبووی، یعنی هین حەتانها مێژی خۆ نەهاتی دوازی بەرخەسا تشتی کل عالەمێ دەبێ و لەدەر دۆڕان دەبێ و هەرتنێ دەبێ تشتی دەربەتێ لەسەر سووری و ئەوێ هین حەتانها ئەو گۆوەرە پێوە چێ نەبووی و مەسەلەی ئەو نەزان بەلکی ئەو بەهاوە دیدین دەکردن نەشقا بۆنا کوردن ئێمەنە بۆنا وەڵە پارێزیە خواهانە لە دژی سووریا ناخەبتن لە دژی ما ناخەبتن شەرجێ دەرناکەوێ ئەم کیجا بخوازەمە دەستدرێژێت بەلکی وها لە هەمە مەسەلە نەوە مەسەلە یعنی چ لێ گوتن بنە پرسوویەکە دەبێت چارەسەر بێ ما بەدەهان جارانجی گوتیە یعنی پرسوویەکی کوردن بێ سووری بە چارەسەر نەکی تبقاني بس هو يدين أورامي بين سوري يعني أورامي سوري بعد شهر سكتنا سوري كخدا ديمقراطية ذكرنا كريبا يبغى يجي بس ما يدري إيش كريه يعني حطانها ما تجاران ناقص يعني تشتي خراب رونا ناقص خراب رونا يعني هولبان ما ناسكين يعني لا ما مخاطر حطانها ريجين سوري يجي ما نقدر أنا يبي كان يعني باشتغل كوبا هەڤاڵ ساڵح موسلم ڕوونا ئەم ڕسمەی لای سووریا دروست بووە تا ئێستا پێی باشە کە نەکەوێتە گفتوگۆ لەگەڵ ڕۆژاوای کوردستان پەیوەندی بە ئیرادەیەکی سووری لە ناوەندی دیمەشقەوە هەیە یان پێدەچێت نەخێر جۆرێک بێ لە دنیابینیەکی ئێرانی. من بۆیە ئەم پرسیاراکەم قسەیەکەیە گوایە لەم یان بڵێن خوێندنەوەیەک هەیە کە دیمەشق کەوتۆتە ئەوەی وردەوردە خۆی لە ئێران دوور بخاتەوە بە تایبەت لە دوای شەڕی ئیسرائیل غەزە ئیسرائیل حزب الله. ئەم لێکدانەوەی ڕاستە کە دیمەشق ئەوێ بە شێوک لە شێوەکان خۆی لە ژێر عەبای ئێران دەربێنێ؟ بەڵێ نزان بۆی دەوێت نزانم لێتەس شتێکی ئەفلان یعنی ناهیرۆ حماس چون حماس تکلیف خود ایران نداره ترکیه رو جیره حزب الله چون تکلیف خود ایران رو جیره و هر کی بچه یعنی باید درباره کل روزگار نازم کنیم ایران حربی که داره هیچکی نفشن داده به اینجا باید باوری ما داره بتشت حل دنیا ایران جی باید هدف کرده بشار کرده واندار که yani cidden İran siyasette kabul eder. Zaten siyasette dem cüstü mardı yani ev parabune evet bu desteği şuraş İran'a da bu botan amke şuraş darba tasvir darba bu kan export yani bu kan da tabii rojvat yani dem siyasette mardı. Darba dolar yapıyor şey ne kadar rojvat yani güç. Cayra da bu biraz yani Suriye'de Lübnan'da yani diğer siyasete bekliyor. İşte kişan ağabey de kabul edeceği mesele Suriye ve İran'a da verecek yani böyle böyle dozu Suriye Suriye getiriyor. Suriye değil yani işte ki o an yine evde mesela Suriye ki Kürt her şey fazla Kürt mafya Palestinian demokratik teşkil şuna teşkil. Jamen. Cumhuriyet halen bir servet servet kendi gene abi. O yüzden ki yani aslında proje mesulü neyle tasviri ki kurtarıldı ve Hizbun İran'ı kurma avı proje yaşamaya
ڕوونە جا من ڕێی تۆم بەلاوە گرنگە بەڕێز ساڵح موسلیم لە دوای ئەم با بڵێن با من وای ناو بنێم لە دوای ئەم گورزانەی کە بەرەی مقاومە کەوتووە هەم لە حەماس لە غەزە هەم لە حیزب الله لە لوبنان و بە دڵنیایی هێرشی سەر گروپە چەکدارەکانی دیکەشمانە بینی هی ئیسرائیل لە سووریا لە دوای ئەم گورزانە پێدەچێ تێگەیشتنی ئێران بۆ پرسی سووریا بە دیاریکراوی و مافی کورد لە ڕۆژاوای کوردستان بگۆڕێ یان ئەگەر تێگەیشتنەکەش نەگۆڕێ هێز ناچاری بکە بە شێوەیەک لە شێوەکان هاوکێشەکان بە شێوازێکی تر لەلایەن دیمەشق تارانەوە بەرامبەر بە کوردی ڕۆژاوای کوردستان بخوێنرێتەوە گۆڕانکاریەک ڕوودەدا؟ بەڵێ نهار لە سووری و دەرەجین یعنی بلکه خاصی کنجی مسئولی دسترسی کرد. والله دسترسی کرد. دبی حجت به ایران اجی هیچ خواهی هستند دل سوریه دست. فضل برا لهرین عصرین و درام دلیل ابتدای فضل برا لحالات دست. فضل برا داریم به هیچ ایران اجی بشکیه. یعنی از تشتهان از سوریه دبی نه سوریه سری فکر. محتاج سوریه بلکه به سوریه جدا حضور فانزان دستری بشترد. یک خلاص کنید تشتان خلاص کنید یک جای ایران بسکن تنیوانا پیراج آدیم مادی معنوی آدیم این بازی روسیه بسواردان روسیه اینها بانا بشکید دینا گوهد یک بروی اوزه باندور اقبال نهده دیر گمان یعنی مثلا شنده بشانده نیاجی گوهدن سیاست ایران هده هندلی سوری داره باندور اقبال مثلا سوری که نجی هده یعنی به بیلی نه تخمین بتون بهت خوش درجه بردن سیاست رونا جوار هم دویجم پسیدره که ما آنجا سوی فاطمه مشتر سر بودم اما دستی در باتی دارم مشتر سر نار اینجا من هەموو چاوەکانیش لەسەرەوەن بە دڵنیام ئێوەش ینی ئەوەتانەوەی کە دیمەشق گوێ بگرێ بەڕێز ساڵح موسلیم یەک پێشهات هەیە نازانم تا چەند لای ئێوە چاوەڕوان کراوە یان نا ئەویش ئەگەری ئەوەیە کە ئیسرائیل دوای لوبنان ڕاستیەکەی بە شێوەیەک لە شێوەکان شەڕ بێنێتە سووریاش قسە لەسەر باشووری سووریایە ئەمە بۆ ئەکا ئیسرائیل بۆ ئەوەی گەیشتنی چەک لە ئێران عێراقەوە بۆ سووریا بۆ حیزب الله ڕابگرێ ئێوە ئەم پێشهاتە بە نزیکە زانن ئەگەری دەستوەردانێکی لەو شێوەیە هەیە بۆ دروستکردنی دیوارێکی دیاریکراو لە بینی ئێران و حیزب اللهە بەڵێ ناوەج شیرۆبای دشۆکی مندا ئەما لەسەر عارضێ ئەبرۆستی ئەم نەدناوتانە لە ئەما وەڵبم هەنە یعنی ئەورێ و ئەرێک و ئێرانە و چەکۆن ببینە شامە و حەتا لوبنانە دارە و کوردستان وی کۆریدۆری دەخوازن بگرن اینجا بچاوی بگرن هەمجی تێرە پڕ نەمانە یعنی ئێپڕ ئێمە فلسطین ڕەوایە کەس دەستدرێژی جەمە بکەم نەیە یان مەسەلەی ئەمڕۆڵم ji ber kesî بۆ شار بکەن یان ji ber koalisyonê wa yan ji ber rejimê Sûriyê wa yan ji ber wa navaye peymanê me maretine ji ber wê hêzê me êpirê xwe Falistînê rewan e ku destdirêjî cem bibe vê berfa bidin bikine lê ema ji bo xelkê êma şar nabin ئەگەر شتێکی وا ڕووبا پێشاتێکی وا سەربازی ڕووبا بەڕێز ساڵح موسلیم ینی لە ڕووی سەربازیەوە من ئەمەوێ قسەم بۆ بکەیت ئەگەر شتێکی لەو بارەیە ڕووبا پێدەچێ فشارەکانی سەر ڕۆژاوای کوردستان هیچ نەبێ لەلایەن گروپە چەکدارەکان و چوزانم ئەگەری فشاری داهاتووی ڕژێمی سووریا لەسەر ڕۆژاوای کوردستان کەم بکاتەوە هیچ کاریگەریەکی لەسەر ڕۆژاوای کوردستانە بێ ئەم گۆڕینی هاوکێشە سەربازیە لە سووریا نەمەگوت یان ئێمە مەسەلەی فەڵەستینە ئەمنا پێشمان بدۆت کە پەیمان شەوە یعنی نا مەسەلا لەبێن دەرە تشتێک مەسەلا koalisyonê navnetewî û hêzên Sûriya Demokratîk mewra peyman çêmene li şerê divî Daişê lê dêre zor e hene bi nev hevda mesela wargehê koalisyonê navnetewî jî hene hêzên Sûriya Demokratîk jî hene ji ber hên hetana ew ê şaneyê razeyê ew ê
داعش ودرك خالصا وحتى نهاجم ودرك راسي يعني مشاركة الجوال لهم داري داعش الثاني عشان هندر ودرا لرادنا خبرات مثلا ودنا هنا هيزن ودرا إيران ودرا خبرات تبشير اللي أبدونا ورجاه كورسيونا هذا اللي ما شيء كذا هيزن سوريا ديمقراطيك شيء كذا إذا ما دستريجي هنا بيها يعني بنادي كورسيونا تراب المخيمة وأشكال ماجي بوكو جيوان جي مثلا بوكو دكتيش توارين رونا ديجو ما هي ماجي رونا رونا هو ده ماجي باتشيبان يعني فكر مثلا يجبر وياه يعني تشتغل هذا جدي والله أم بكيل كورسين أنا نتويخ ما يعني بخصوص أمريكا ولا ده خبر كيرش ترى ما بكر أول شيء ديجو ما بوتنا كماجي هذا بوتنا كم زۆرنا بەڕە ساڵح مسلم من ڕاستیەکەی حەزەکەم لەبارەی ئەو ڕەوشەی کە ئێستا لە تورکیا و باکووری کوردستان هەیە و قسەکردن لە ئەگەری ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئێوە چۆن ئەڕوانە ئەم پێشهاتە تازانەی تورکیا و باکووری کوردستان پێتان وایە دۆخەکە با بڵێن هەڵوێستەکان هەنگاوەکان بگاتە ئەگەری ئازادکردنی بەڕێز ئۆجەلان؟ منها يعني نال روجاوي كردستان سماي كردستان هو ده برابو تريبر قال كرد ان شاء الله لحال ده قال جي حال كده يعني وجرات كتبوا دريده وحتى تلقي ازادي بالصوت جوا شلو بدنا سنه ترى هبيتن شنو يعني أنا فارزة رفع نمال باطل يبغى فكار بكرة يعني قال لك قال لي ماذا درجي بدي فقط ما جدار بكرة أو جدار بكرة عطاني جواب شتريش قال لك شغلة شيء كلام كشوا صوت يوم لازم أبويا كان حاضر نيجي اشتغل يعني ما فكرني تجربة اشتغل إجباري يعني ما على قدر قال لي كل كذا لا يقدر على قدر نجمو برزو بلطان شزورنا كالبوليسات كدر الكردان بلن دي بمان كردش كي بيت أحمد بيت شاسم خوازن تشتكي بكن دا إيجا مثلا إيه ربار بيل الكرد أو يا تشتكي كينا هين جدا يعني هو 26 سالنا دا جرتيجه دا توارده بدور بسلين و 4 سالنا دي تا نهيشتي بطل مالبات خواجي دي فارزار خواجي دي يعني بويا جا بەڕێز ساڵح مسلم ئەوە گۆشەگیریەکە دوای 44 مانگلا چوو و کەسوکار و پارێزەرەکانی بینی پێت وایە ئەم دۆخە ئەم قسە تازەی لەبارەی ئاشتیەوە هاتوۆتە ئارا ئەگاتە ئەوەی بەڕێز ئۆجەلان ئازاد بکرێ ئەگاتە ئەو دۆخە یان نا بنها شخام إذا جالانجي قانين زمانة البلجي دور زمان راسي قال كرد حتى قال ليش بدرج بلد وجالان اشتك أو مقاضي قال كرد كي يعني وقصان جي قاد دلي قال كرد مشكلة تشكر يعني بين زي فاقو شو بقول أو يعني الجدرين حتى كان أصلا بمثل شرطة إذا نبتنا تابعي قريبا والدين وجه قريبا والدين مقاضي شرطة بكي جالي كل ده برای روزانه خانه چرسه. مثلا ورده جمع هم دیدنی هانا کچه موی یا عمر کچو آب خود زیارت کنیم. براستی آویجی یعنی تو کم فکره گل هم عجب نخوشه عجب تندرستی خود شوه عجب. این وقت عمر در کرد و تو دیو گو من دیه و باشه و سلاده مانا گل و حکیت برچه. راست بلکه جوای چرا حتی چه اما خیلی ناکه يعني مثلا این چورتر نبوین اینجا دبی این باید بیاد اما گرینگه بەڕە ساڵح مسلم هەم گەل هەم ڕاستیەکەی خودی پەکەکەش یعنی ئەوانیش ئەیانەوێ با من وای ناو بنێم دڵیان ئاو بخواتەوە و ڕاستیەکەی پەیامێکی ڕاستە و خۆیان لە ئۆجەلانەوە پێ بگا بۆ ئەوەی دڵنیابن لەوەی کە ڕێڕەوی ئەو گفتوگویانە بە ڕێڕەوێکی تەندروستە ئەڕوا ئێمە بەم نزیکانە ئەوە ئەبینین یان نا بله ها
راستی مثلا يعني برشكري كل جشكي بهذا البلد حمشة بروجيكت وروجواج بخيبتي جريدان وقام دبر أبواني جيتر جبر 20 سالان لبه داره مامو وقرر خواجي إنسان ما لبه داره إيكو تكوشي نستن قرر خواجش كي شاغر كي ديبون كير وشتو و يعني روجواج كردستان جبو بري دو داران راسي تشتكي دي تبواجه كوبانه در چبانگوازی که واقعی چبانگوازی که جنگریدانه که تایید کرده. باوری مدانه مثلا برای روزان جبو کو شخص پیام برای گل کردنه لما کدر فلسفی ما جبو ماجی و جبو گل نارینه گشتی ویچار تایید کرده. بدل نیایی. او هیزا جیتره. بدل نیایی. ما یک عالی دینج گذاری که عالی دینج و رزده بدهید. عالی دینج بخواد براستی او تشتغل هو لما ديوان كي حضرني قال حضرني انسانا خاصة آشتی جیان نزدش فانا جشکی کتی باوری و چند مشتری نام نکانه گلت شعر دارم جا من یک پرسیارم ماوە لەو بارەیەوە ئیتر وازت لێنم ئیسراحەت بکەی تورکیا جددیە لەم هەنگاوانەی یان ڕاستیەکەی پێدەچێ جۆرێک بێ لە تاکتیک و پەیوەندی بە دۆخی ناوچەکە و شەڕەوە هەبێ ئەنی با من وا بڵێم تورکیا ئەم جارە پرسی ئاشتی لەگەڵ کووردا چارەسەری پرسی کورد وەکو استراتیژ سەیرەکە یان بەڕاستی ئەم جارە ژەر تاکتیکە بەڵێ پرسگرێک استراتیژیکە وشارب کردن راجی استراتیژیکە ji bo herêne û ji bo dinê û ji bo gelê Kurdî استراتیژیک e çareserkirin jî استراتیژیk e ve îca alî hanê ku rabe cidî pê negire teklîf pê bigire wê bixeste bîne ku Tirkî bere Asîriyayê de dixwaze bira du salê nû du sosiyal de demanê Kurdistûza dabe dixwaze pêra dema Oslo dabe dixwaze dema İmralê dabe ew tiştihana ku kirî û robûna teklîk pê girtin ji te ez xwanim bi Kurdan bikene ew bikim زۆر باش birîzin ew tiştana jî mendî encamê xwe çawa زۆر باش ده هزاران انسان شهید کردن کنه ده هزاران ها ترجاتن بسترین چارەسەر نبود ام هیدید که مثلا استراتیژیک مری استراتیژیک نیزی کنه اما حتی نه تشکیلاتی خیلی کرده مواد پراتیک دوه ده جهت ندارم لی تشتی بره که تکتیک نیزی کنه گلگی خسار دار هم دامه هم دا گلی زرداره جا ام هیدید که دوه تشتی کنه ها دخوازن بکنیم حتی نه دست پی نکردن از بعد دست گوته نکردن گوته ریکتر تگاه تشتنا بکنن امی بیدکن تو باید شک استراتیجی بود و ایده دیانجی تشتی کهاتی نهار به روزات نازم به کنجکتور کوته یان ترکیه بگو هرتنا یان جیسی هر اتنا که نفس سیستم جیان نودا جیان بودی ایدش برای همی گو هرتن مجبور ترکیه بودی ترکیه ترنه ترکیه جی و سوری جی و ایدی جی و سری داشتی پرسیدی که فرد لازم اشاره سر بودی. خود نکن با دولتان از بازه برسیدی به سکینه ولی دولتان چی پیش کنه. زور رونه. و براستی دخوازن پیش روز قوان را نکن. و دخوازن تشتکی بکن که آرامیش بو گل خوش بو گل هرینه و هرینه زور باشه. و چهار بسیاری بکن جدی نیزکی بکن. دست خوش. چیز نیزکی بکن چهار سر بکن. یعنی جی بگشکی با هم داره بکن. دەستت خۆش بێ هەڤاڵ ساڵح موسلیم ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پارتی یەکێتی دیموکراتی سووریا پەیەدە لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس دەست خۆش مەمنون لوتفت هەیە سپاس بۆ سەرنجیەوەش